دیداری میری لە شاری هەولێر بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی هەبوو. تێدا ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی باڵای هەرێم و عێراق و تورکیا و ناوچەکە بەگشتی و ئەمریکا ئامادە بوون. ئەم دیدارە بەناوی ئایندەی عێراق دیموکراسی و سەروەری یاسا و ڕێفۆرمی دامەزراوەکان بوو. تێدا تەوەری جیاجیان گفتوگۆیی لەبارەوە کرا. بەرپرسانی باڵای کوردستانیش و بەغداش و تورکیاش و خەڵکی دەرەوە و ئەمریکیەکانیش هەمووی هاتبوون بۆی تەرکیز بکەنە سەر گەیشتن بە ڕوانگەیەک کە یان هی خۆیان بگەینن یا هی خەڵکیان گوێلەبی یان ئەوەتە کە گەڕانەوە تەئسیر لەسەر بڕیاری حکوومەتەکانیان بکەن. جا ئەوە تەئسیرەکانی ئێمە لەگەر وەقت بۆمان دەرەکەوێ بای چەند بووە ئەوەی کە بیبینین کاریگەری ڕاستەوخەکانی ئەوەیە کە ڕەئیان گۆڕاوە لەسەر زۆر شت. ئەو جۆرە دیدارە بەشێکی دانەبراوە لە پرۆسەی تێگەیشتن و پرۆسەی دەتوانێت کارکردنە سەر بڕیاری ڕاست بڕیاری دروست. لە عێراقدا پرسی ئالۆز سەری هەڵداون و تا ئێستا چارەسەری بەشێکی زۆر لەم پرسە ئالۆزانە نەدۆزراوەتەوە. لەم بارەیەوە بەشێک لە بەشداربووانی دیداری میری پێیان وابوو لە ڕێگەی ئەم دیدارانەوە ناتوانرێت کێشەکان چارەسەر بکرێت. بەڵکو تەنها دەتوانرێت ڕوبەڕووی ئەو کەسانە ببینەوە کە ئەو پرسە ئالۆزانە پەیوەندی بە خۆدی خۆیانەوە هەیە. لە ناو هەرێمی کوردستان ئاتوام لەو ناو عێراقیشە بەمانە کێشەکان چارەسەر نابێت چونکە هەموو کێشانە سیاسین و پێویستی بە دانیشتنی زیاترە بەس ڕەنگە لێرەیە تۆزێک بتوانانی بە ڕاشکاوانە ئەو کەسانەی کە مەسوولن لەسەر کێشەکان بەرامبەرت بێ ڕوبەڕوو کێشەکانت پێ بڵێن و ڕوبەڕوویان کەیتەوە. بەرپرسانی باڵای ئەمریکاش لە دیداری میریدا پێیان وایە ئەمریکا مەبەستێتی ڕۆڵێکی کاریگەر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ببینێت و پرسە ئاڵۆزەکان چارەسەر بکات. لای خۆیەوە بەشداربوویەکی کورد ومێدی چارەسەری هیچ پرسێکی ئالۆزی بەم جۆرە دیدار و کوبوونەوەنە نەبووە. خۆی طبعا لە عێراقا بەدەیان پرۆژە و کار و چالاکی لەو جۆرانە کراوە بەڵام هیچیان بەرهەمیان نەبووە. مەشمانای ئەوەیە ئەمیش ئەبێتە کەڵەکەبوویەک لەسەر کردەوەکانی تر ئەبێتە کەڵەکەبوویەک لەسەر کۆڕ و کۆبوونەوە و با بڵێن دیپەیتەکانی تر کە کراوە و بەبێەوەی کە هیچ ئەنجامێکی هەبێ. لەم دیدارەدا بڕیاردەران و داڕێژەرانی سیاست و توێژەر و پسپۆران پێکەوە لە کەشێکی بێلایەندا دانیشتن و باسی کێشەکانی ئێستا و ئایندەی ناوچەکەیان بەگشتی کردو. خەڵکانێکی زۆر ئامادە بوون و بەشداریان تێدا کردووە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.